بێبەخشانە بۆ هەموو بێبەخشانە هيا لم جهانا مكاره ووطننا هيا لم جهانا هيا لم جهانا شوس يدري هزكار يهزي بلامانم شوس يدري هزكار يهزي بلامانم یەکی ئایار وێزگەیەکی گرنگە لە خەباتی چینی کرێکار لە پێناو ئازادی و یەکسانی و بەرزکردنەوەی ئاستی ژیان و گوزەران بەشێکە لە کۆی خەبات و بەرەنگاری ئەم چینە و هاوچارە نووسەکانی دژی سیستەمی سەرمایەداری لە ئاستی جیهاندا سمبولی هاوخەباتی نێونەتەوەیمان و ڕۆژی وەستانەوەیە بە دژی ستەم و چەوسانەوەی سیستەمێک کە لەسەر بێمافی و بێبەشی زۆرینە و قازانج و بەرژەوەندی کەمینە ڕاوەستاوە ڕۆژی دەنگ هەڵبڕینمانە لە پێناو ژیانێک پڕاوپڕ بێت لە ئازادی و پێکەوە ژیان و هاوبەشێتی کرێکاران سەدان ساڵا توخم و ڕەگەزێکی سەرەکین هەم لە بەرهەمهێناندا و هەم لە بەدیهێنانی ئاڵوگۆڕە سیاسی و کۆمەڵایەتەکاندا پشتبەستوو بەهێزی چینایەتی خۆی خەبات و تێکۆشانی کردووە بۆ باشترکردنی هەلومەرجی کارکردن و ژیان و گوزەرانی کە هاوکات خۆی سیستەمی کار و ژیانی گشتی و کۆمەلگاشی بەرەو باشتر بردووە و سەرمایەداری ناچار بە چاکسازی کردووە دوای سەدان ڕوبەڕووبوونەوەی تند لەگەڵ بۆرژوازی و دەسەڵات و حکوومەتەکانیاندا سەرنجام چینەکەمان توانیوەتی لە ئاکامی خەباتەکەیدا بەشێک لەو مافانەی کە پێشتر وەکو شتی نەشیا و لەلایەن بۆرژوازی و بیرمەند و ڕۆشنبیرەکانیانەوە باس کراوە بەدەست بهێنێ و لە ناو چوارچێوەی یاساکانی خودی بۆرژوازی داژێگیریان بکات. نانکار ئازادی